سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش بینەرانی ئازیزی ڕۆژباشی کوردستان 24 وەک هەمیشە کە دەڵم هیوادارم لە هەر شوێنێکن لەشتان ساغ تەندروست بن و حاڵی دڵەکانتان باش بێت. زۆر خۆشحاڵین کە ئەم ڕۆژ ئەم بەیانیە توانیمانە لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژباشی کوردستان 24 من و هاوکارم هاژە لەگەڵتان نابین بۆ ئەوەی کە ناڵێم هەوڵمان داوە دەڵێم تەواوی هیمەتی خۆمانمان کردووە بۆ ئەوەی کە ڕۆژانە باسە گرنگەکانی ڤایرۆسی کۆرۆنا چ بەجیا چ بەوەی کە باس لەوە بکەین کە چی ڕوو ئەدات چەنێ ژمارەی ئامارەکان زیادی کردووە لە هەڵکشاندایەکە ئەو کەسانی کە بەرەو باشبوون ڕۆشتونەتەوە و ژمارەکە وای لێ هاتوو کە ئێستا زیاتر باز لە باشبوونی خەڵکی ئەەکەین کە لە دوای ئەوەی کا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە ڕەوشی تەندروستیان باشە و جگەلەوەیش هەواڵی وڵاتانی چواردەوروبەرمان کە ئەویش زۆر کاریگەری هەیە لەسەرمان چونکە ئەگەر ئێمە پابند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ کە بۆ قەدەغەکردنە پابند بین بە ڕێنمایە تەندروستیەکان لەگەڵ ئەوەشان ناکرێت ئێمە بڵێن ئێمە سەلامەتین تەواو وڵاتانی چواردەوروبەر هیچ کێشەیەک نییە بۆ ئێمە لەگەڵ ئێمە هەڵی ئەوە دین کە هەواڵی ڕۆژانەی وڵاتانی چواردەوروبەری خۆشمانتان پێ بگەێنی و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە هیمەتی تەواو بکەین ڕۆژانە بڕگە و بابەتەکانمان تایبەت بکەین بەو شتانەی کە پەیوەندە بەوەی کە زانیاری بۆ ئێوە زیاد بکات لەبارەی کۆرۆنا. ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران بیسەرانی کوردستان 24 وەک وەزانین کە ڕێکارەکانی خۆپارێزی ئەوەی ویست کە زۆر بەمان بگرە زۆربەی هاوڵاتیان جگە لە ڕاگەیاندکاران و ئاسایش و پۆلیس و کارمەندانی تەندروستی واخواسی کە هەمووی لە ماڵەکانیان بمێنەوە ئەمەش دوای کرد کە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان دابڕێن لە کاری ڕۆژانیان یاخود بژێوی ژیانیان نەتوانن وەک پێویست بیا بکەن ئەمەش وای کردووە کە هەموو ئەو دوکانانەی کە خواردەمەنی بوو یاخود زۆرێک لە مارکێتە گەورەکان هەمویان داخران کە ئەزانین کۆمەڵێ لە کرێکاران و ئەو کەسانی کە خاوەنددارێتیانە کرد بێکارمانەوە. بەڵام وردە وردە لەگەڵ ئەوەی کە ئێمە بەرگەی ئەم بارودۆخەمان کرد تەواوی ڕێنمایە تەندروستیەکانمان جێبەجێ کرد و ڕێکارەکانمان وەک خۆی جێبەجێ کرد و لە ماڵەوە ماینەوە پابند بووین ئەمە وای کرد کە زووتر بارودۆخەکە بەرەو باشتر بڕوات و وەکۆزین بە خۆشحاڵیەوە کە چەندین ئاماری چاکبوونەوەمان هەیە ڕۆژانە ڕائەگەێنرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا لە چاوەڕوانی ئاساییکردنەوەی دۆخەکەین ئێمە ئەمڕۆ زیاتر ئەمانوێت گرنگی بەوە بین ئایا ئەو پرسیارەی کە لای هەمومان دروست بووە ئەم دۆخە لە دواتر چی بەسەریەت ئەو شوێنانەی کە داخراون دوای ئەوەی کە دۆخەکە وردەوردە ئاساییە بێتەوە چۆن چ ڕێکارێکە گیرێتە بەر بۆی کە بکرێتەوە من نامەوێت لە ئێستاە زانیاری تەواوتان پێبم بۆی بینەری تەواوی پرۆگرامەکە بن لە بەرەوەی کەسانی بەرپرس میوانمانە بێ و پرسیارەکان ئاراستی ئێواکەین ئەو پرسیارانەی کە لای ئێوە بەردەوام لە مشکتانایە و ئەتانەوێ بزانن ئەم دۆخەکەی ئاساییە بێتەوە بە چ شێوازێک بۆ ئێستەرەتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکانی ناوخۆ و جیهانیش دەست پێکات. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت تا کۆنتترۆڵی تەواوەتی کۆرۆنا هاتوچۆ سنووردار دەبێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاند بە تەلەفۆن قسەم لەگەڵ ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کرد و سوپاسی ماندووبوون و دڵسۆزیانم کرد و داوام لیان کرد بەردەوام بن لە جێبەجێکردین ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا. مەسرور بارزانی نووسیبێتی ڕێوشوێنەکانی هاتوچۆکردن تا ئەو کاتەی تەشانەکردنی ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی دێت بەردەوام دەبێت. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە و هەڵسەنگاندن بۆ ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بکات. هەروەها هەنگاوەکانی داهاتوو بۆ چۆنێتی ئاساییکردنەوەی ژیانی خەڵک تاوتێ بکات. لەلایەن خۆشیەوە سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاند پرۆژە پێشنیازیەکان بۆ گرتنەبەر و ڕێکاری نوێ ئامادە کردووە لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەوە دەکرێت. کەسێکی دیکە لە سلێمانی تووشی کۆرۆنا بوو 6 توش بووش لە چەمچەماڵ چاک بوونەتەوە.
وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ئەنجامی گەڕان و پشکنینەکان توشبوویەکی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی دەستنیشان کرا کە توشبۆکە پیاوێکی تەمەن 22 ساڵە و دانیشتووی شاری سلێمانیە. لەلایەکی دیکەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ بڵاوی کردەوە 6 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە دەکرێنەوە. ئاماژە بەوەشکراوە ئێستا تەنیا 4 توشبوو لە نەخۆشخانەی چەمچەماڵ ماون. و لە عێراق کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق دەڵێت ئەنفال تاوانێک بوو دژی هاوڵاتیانی بێتاوانی کورد ئەنجامدرا. مستەفا کازمی کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق لە تویتێکدا کە بە زمانی کوردی بڵاوی کردوتەوە ڕایگەاند بە خەم و ئازارەوە یادی تاوانەکانی ئەنفال دەکەینەوە و دەشڵێت ئەنفال تاوانێکە ڕژێمی دیکتاتۆر دژی هاوڵاتیانی بێتاوانی کورد ئەنجامی داوە. کازمی ئەماژە بەوەش دەکات گەل سەرچاوی شەرعیە و ئەو دەسەڵاتەی دەستدرێژی بکاتە سەر گەلی وڵاتەکەی شەرعیەت لە دەست دەدات. وەزارەتی تەندروستی عێراق 22 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەاند. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایدەگەێنێت 22 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە چەند شارێک تۆمارکراون و 49 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. بەپێی ئەمارەی وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا 1400 کەس تووشی کۆرۆنا بوون و 78 کەسیش بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. هاوکات 766 توشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. 107 کەسی دیکە لە تورکیا بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەاند لە 24 کاتژمێردا 107 کەسی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا و زیاتر لە 4000 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون. ئاماژەی بەوەش کرد ژمارەی توشبووانی کۆرۆنا لە تورکیا گەیشتۆتە 65,000 و تا ئێستا 1400 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان. چوار توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر چاک بوونەتەوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر ئاشکرایەکات 4 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی باری تەندروستیان بە تاواتی جێگیر بوو و پشکنینیان بۆ کراوە و نێگەتیڤ بووە. و بەپێی ئامارەکانیش باز لەوە دەکرێت کە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر وتوێتی کە تاوەکو ئێستا 78 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون کە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە. و دەرەنجامی ئەو پابەندبوونەیە لە سەر ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان کراوەتە. بەڵێ دەکرێت سوپاسی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین چونکە بەڕاستی ئەوان ئەڵقەی یەکەمی ئەم پابەندبوونە بوون چون گەر ئەوان پابەند نەبوونایە لە ماڵەوە نەماناتەوە هەرچی کاری هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئەبەرگری شارستانی و قەدەغەی هاتوچۆ و تیمەکانی تەندروستی هەمووی وەکو ئەو بوو کە کڕەتی سفر بکرایەتەوە چون بە پابەندبوونی ئەوانەکە بەم شێوەیە ڕێژەکە بەرەو باشبوون زیاتر دەڕوات. بەڵێ جێگری پارێزگاری هەولێر دەڵێت دوای قەدەغەی هاتوچۆ چەند شوێنێک دەکرێنەوە. هێمن قادر جێگری پارێزگاری هەولێر بە کوردستان 24 ڕاگەیان قەدەغەی هاتوچۆ تا 16 مانگ واتە تاسبەی وەک خۆی جێبەجێەکرێت و دوای ئەوە بە چەند ڕێککاری نوێوە ژمارەیەک شوێنی گشتی و گرنگ کە پەیوەستن بە بژێوی و ژیانی هاوڵاتیان دەکرێنەوە. و جێگری پارێزگاری هەولێریش دەڵێت هەموو ئەو ڕێکارانەی کە دەیانگرینە بەر لە بەرژەوەندی خزمەتی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە لە مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا پارێزرا بنواتە ئێمە هێشتا لە گۆڵد تایمی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنای ئەمە نیشانەی ئەوە نییە کە ئێمە قەدەغەی هاتوچۆ بشکێنین و هاتوچۆ جاری جاران وەکو پێش کاتی کۆرۆنا ئاسایی ببێتەوە. دوای 16 مانگ ئێمەش کەمێک کار ئاسانی دەکەین هەم باکردنەوەی هەندێک شوێنی تریکەوە فشاری هاوڵاتیانمان لەسەر و لە بەرژەمدی هاوڵاتیانە هەمیش بە گۆڕینی کاتەکان بە درێژکردنەوەی بەشێک لەو کاتانەی کە لە خشتەی پێشووتور دامانە بوو بۆیە ئەمە بەردەوام دەبین تاوەکو 16 مانگ بەو خشتەی کە هەیتمان و بەوەی کە ئەوڕۆ دوێنێ هەبووە لە دوای 16 مانگ ئێمە پلانی شترمان هەیە و پلانەکەی خۆمان پێشنیارەکانی خۆمان دەدەین بە وەزارەتی ناوخۆ لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیارەکە دەردەسی پاشان کە بەیانی وەزارەتی ناوخۆ دەرچوو بۆ درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ ئێمەش
پلانەکەی خۆم بەیانەکەی خۆمان ڕادەگەینی. بەڵێ هەر لە سەرەتای پرۆگرامەوە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە بە تایبەتی هەموو جونگەکان ئێمە ڕۆژانە باسمان لێوە کردووە کە چۆن ڕێکارەکان گیراونەتە بەر چۆن ئاسانکاری کراوە لە زۆر بابەتەکانە وەک لەوەش بڕیارە دوای کۆتایی هاتنی قەدەغی هاتوچۆ کە شانزەی ئەم مانگاوەتە سبەینێ کە کۆتایی پێدێت چەند ڕێکارێکی نوێ بۆ هاتوچۆکردن و خۆپاراستن لە کۆرۆنا بگیرێنە بەر. هەروەها کار دەکرێت بۆ ئەوەی کە بە 3 قۆناغ ژیانی هاوڵاتیان ئاسایی بکرێتەوە بەشێک لە دوکان و بازاڕەکانیش بکرێنەوە. بەڵێ ئێمە هەروەکو بەڵێنمان پێیان کە کەسانی بەرپرس لەو بوارە بانکەین و بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە و چۆنێتی کاری لیژنەکانی قایمقامێت لە چاودێریکردنی نرخ و ماوەی بەسەرچوونی ئەو کاڵایانی کە ماوەیەکی زۆرە بەهۆی داخستنی بازار و شوێنە گشتیەکان لە ناو مارکێت و دوکانەکاندا ماونەتەوە. میوانداری بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی ناوەندی هەولێرمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ڕۆژباش لەگەڵمانە بێت. بفەرموویتە ئێرە کاک نەبەز. ڕۆژ باش کاک نەبەز باشی بەخێر هاتی. کاک نەبەز پێمان بڵێ ئایا ئەو 3 قۆناغی کە وا بڕیارە ژیانی پێ ئاسایی بکرێتەوە چۆنە و باسی چیتان کردووە لەبارەی ئەوە؟ ئەمە ڕاستە ئێمە 33 ڕۆژ کە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ هەیە جێبەجێش دەکرێتن. سەرەتا سوپاسی هاوڵاتیان دەکەین کەوا تاکو ئێستا پابەند بووینە و ئەو بڕیارانەی کە دەرچووە لەلایەن حکوومەتەوە ئەو ڕێنمایانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە هەمویان جێبەجێ کردووە بە ڕێژەیەکی یەکجار زۆرەوە ژوای کردکەوە ئەو ڤایرۆسە ڕێگری لێ بکرێتن تا ڕادەیەکی زۆر باش. خۆشبەختانە ئێستا ڤایرۆسەکە لەژێر کۆنتترۆلدایە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بەگشتی و ئێمە باسی هەولێریش پێ نەگەێت بە تایبەتی. بەڵام ئەوە مانای ئەوەی نییە کەەوە مەترسی ئەو ڤایرۆسە نەماوە. ئێمە تاکو ئێستاش لە قۆناغێکی دەتوانین بڵین مەترسیدارە ئەگەر هەر کاتێک ئەو ڕێکارانە خاو بکرێتەوە یا خوشل بکرێتەوە ئەو بەدڵنیاییەوە ئەو ڤایرۆسە بڵاو دەبێتەوە. ئەو وڵاتانەی کەوا ئێستا دەیبینین کە دەناڵێنن بەدەستەوە ڤایرۆسیا ئەو گرنگیان نەدا بەو بابەتە لە سەرەتاوە. قوتابخانەکان شوێنەکانی خوێندن گواستنەوەی گشتی بازاڕەکان هەر هەمووی کراوە بوون دانەخرا. ئەوە وای کرد بە شێوەیەکی زۆر خێرا ئەو ڤایرۆسەت بڵاو ببێتەوە تەشەنە بکاتەوە. ئێمە لە هەولێر بە تایبەتی و لە کوردستان ژووری ئۆپراسیۆن هەیە لە هەم پارێزگاکان و سەر بە ئیدارە سەربەخۆکان. ژووری ئۆپراسیۆنی هەولێر ڕۆژانە ئێمە کۆبنەوەی خۆمان منیش دەمەوێت هەمان پرسیار لە جەنابەت بکەم کە دیارەکە ئێمە دەڵێن شاری هەولێریان شارەکانی کوردستان بە 3 قۆناغ دەچێتە بواری ئاسایی بوونەوەی ژیان. ئەمانە بزانین کۆبوونەوەی ژووری ئۆپراسیۆنەکانی هەولێر کە کۆ دەبنەوە. ئایا ئێمە ئێستا چوینەتە قۆناغی یەکەم یا هێشتا کار بۆ ئەوە دەکرێت بچینە قۆناغی یەکەم؟ باس چی بووە لە ناو ئەو کۆبوونەوەی کە ژووری ئۆپراسیۆنەکان ئەنجامی داوە؟ تاوان ئێمە هەر کاتێک کە بڕیارەکە دەردەچی لە وەزارەتی ناوخۆ ئەوە لەسەر ئەو بڕیارە لەسەر ڕێنمایی و یاخود لەسەر پێشنیازەکانی هەموو ژوورەکانی ئۆپراسیۆنەکانە. ژوورەکانی ئۆپراسیۆن لە هەموو کوردستان لە ئیدارە سەربەخۆکان لە هەر 4 پارێزگا پێشنیارەکانی خۆیان کۆ دەکەنەوە ڕەوانەی وەزارەتی ناوخۆ دەکەن. لە وەزارەتی ناوخۆش گفتوگۆی لەسەر دەکەیت بڕیاری پێویستی لەسەر دەدرێتن. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەسەڵات دراوە بە پارێزگاکان بە ژوورەکانی ئۆپراسیۆن با بڵێن کەوا ئەوەی پێویستە بکرێتن بۆ سنووری پارێزگاکەی خۆی. ئێمە بۆ نمونە لە هەولێر لە هەموو کۆبنەوەکان کێشە و گرفتی هاوڵاتیان تاوتێ دەکەین گفتوگۆی لەسەر دەکەین لەبەر ئەوەی ڕۆژانە پەیوەندیەکی یەکجار زۆرمان بۆ دێتن چ بە سەردانیکردن بی بە ڕێگای تەلەفۆن بیتن ئاگدارین معاناتی هاوڵاتی لە چیە کێشەکانیان لە چیە. ئەمە لە ژووری ئۆپراسیۆن کە باسی دەکەین چارەسەریشی بۆ دەدۆزینەوە لەبەر ئەوەی ناکرێت لە هیچ شوێنێک ژیان بە تەواوی بوەستێتن وەکو با بڵێن ئەوەی ئەو 48 کاتژمێرەی کە پێش چەند ڕۆژێکیش جێبەجێمان کرد کە 48 کاتژمێر هەموو شتێک وەستا و بەڵامەوە ناکرێت دەبی نانەوەخانە سەمونخانە مارکێتەکان دەکرێت بڵێ لە قۆناغی یەکەمان یاشتا قۆناغی یەکەم دەستی پێ بەڵێ لەو قۆناغینەکەەوە ئاسانکاری زۆر پێشکەش کراوە بۆ کەرتی کشت و کاڵی لە کاتێکدا ئێمە لە وەرزی ئەوەی نەکەوە جوتیارەکان پێویستە سەردانی چێلگەکانیان بکەن ئاودانی داروبارەکانیان بڕینەوەی دارەکانە هەروەها ئەو دەرمانانەی کە پێویستە بۆ ئەو بەروبوومەکانیان کە پێویستە بیدرێتن
ئەوە ئاسانکاری تەواو بۆ کەرتی کوشتتوالی کراوە چێلگەکانی بەخێوکردنی مریشک بەرهەمهێنانی هێلکە بەخێوکردنی ئاژەڵ و هەمووی ئاسانکاری تەواومان بۆیان کردووە ئەوانەژ ئێستا زۆر بەباشی دەچنە سەر بەرژەوەندیەکانی خۆیان و کاری خۆیان دەکەن. عەلوەی سەوزە و میوە ئێمە عەلوەی سەوزە و میوە لەبەر ئەوەی ئەوی شوێنێکی گرنگە هاوڵاتی ڕۆژانە پێویستی بە سەوزە و میوەیە کراوەیە ئاسانکاری تەواویش لە دەروازە سنووریەکان دەکرێت بە عەلوەی سەوزە و میوەی هەولێر ڕۆژانە بە هەزاران تۆن سەوزە و میوە دێتە ئەو شوێنە دەتوانم بڵێم لە سەر ئاستی هەموو عێراق گەورەترین عەلوەی سەوزە و میوە لە هەولێرە. ئەمە سەردانم کردن بۆ ئەوی بزانین کێشەکانیان چێ کراوە بوو پێشتر کاتەکەی بۆیان دانرابوو لە 12 بەرەبەیان تاکو 12 نیوەڕۆ بوو بەڵام دیار بوو پێڕانە دەگەیشتن لەبەر زۆری بەروبوومەکان لەبەر زۆری جوتیارەکان ئێمە هاتین ئێستا خەڵک ئەم پێداویستیانە هەمووی لەبەردەستە بەڵام ئەومان پێ بڵێ وردە وردە بەرە وەرزی گەرماڕۆین بەڕاستی ئەم دەستکێش و دەمامکەی کە پێمانەوەیە پێم وا بێت تا ڕادێک ئەوە نییە لە گەرماکە پێی بێزارە بین تۆ بۆ پێی کە لە ناو ژووری ئۆپەراسیۆنەکانی و ئاگاداری هەموو بابەتەکانی کەی فڕێین وڵی هیوادارین بە زووترین کات فڕێدەین بە زووترین کات ئاسایی بکتەوە بەڵام لەسەر ئاستی هەموو جیهان بارودۆخەکە ئاسایی نەبوویتەوە ئێستا ئەگەر تێبینی بکەن لە زۆربەی زۆری وڵاتەکان بۆ نمونە ئێستا کێشەیەک لە ئەمریکا هەیە لە نێوان سەرۆکی ئەمریکا و لە نێوان حاکمی نیویۆرک کە داوا دەکاتن تونتر بکرێتەوە بەڵام سەرۆکی ئەمریکا بەرژەوەندی ئابوووریەکانی لەلا گرنگترە هەوڵ دەداتن کەەوە وا بکە شلی بکاتەوە ئەو ڕایە جیاوازانە هەیە بەڵام لە هەموو جیهان جارێک کاتی ئەوە ماوە بڵێن کەی فڕێ دەدەن کاتی ئەوە ماوە کە ژیان بە تەواوی ئاسایی بکتەوە لەبەر ئەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنە لە هەموو جیهان ماوە تاکو ئێستا ئەو ڤاکسینە نەدۆزرایتەوە کەوا چارەسەری بکاتن تاکو ئێستا ڤایرۆسەکە ئاشکرا نەبوو بە تەواوی توێژینەوەکان بەردەوامە لەسەر هەموو ئاستەکان بەڵام ئێمە سەبارەت بە هەولێر ئێمە تاکو ئێستا لە قۆناغێکی باش داینە بەڵام ئەوە وانەیە کە ئەو ڤایرۆسە و تەسیریەی نییە یاخود باز لەوە دەکرێت ئەو ڤایرۆسی لە کوردستان هەیە جیای لەگەڵ ڤایرۆسەکانی تر ئەوە شتوانە یاخود ئەو لوقاحی کە دراوتە ئێمە کەواتە ئەسیرەکەی کەم کردوێتەوە تاکو ئێستا لە ڕووی زانستیەوە ئەوە یەکلایی نەبوویتەوە تەنها قسەیە بەڵام ئێمە دەشبینین بەداخەوەش لە ئەوروپا هاوڵاتی کورد کە لێرە ژیاوە بەڵام ئێستا لەوێ دەژیتن پێوە بەو ڤایرۆسە مردووە بەڵام ئەوە پەیوەندی بەو پابندبوونەی هەیە پەیوەندی بەو بڕیارانە هەیە کە بڕیاری زۆر دروست بوون لەلایەن حکوومەتەوە حکوومەتی هەرێمیش دەبی ئەوە لە یاد نەکەین زۆر زوو پێشی زۆربەی وڵاتان ئەو ڕێوشێنانەی گرتە بەرەم لە یادمە کەوات جارێ نزیکەی 500 و هەندێک حالەت هەبوو لە وڵاتی سین نەگەیش بە وڵاتانی تریش بەڵام حکوومەتی هەرێم کۆبنەوەی خۆی ئەنجامدا و ڕێوشێنەکانی گرتە بەر بەڵێ بابینە سەر ئەوەی کە ئێمە ئەگەر قۆناغەکان بەرەو ئاسایی بوونەوە بڕای یەکەم قۆناغ لەوە دەست پێەکەین کە ئاسانکاریتان کردو بۆ کردنەوەی مارکێتەکان و کردنەوەی ئەو شانانەی کە خۆراک و خواردەمەنی و پێداویستی تایە بەڵام لەگەڵەوەشان من یەکێکم خۆم کە ئەستێ ئەچم بۆ کڕینی شتێک لە کاتێکی دیاریکراوە ترسم هەیە ئەم مارکێتە خواردنی ماوە بەسەرچووی تیاما بێت چ پلانێکتان لە ژووری ئۆپراسیۆنەکان بۆ ئەمە داناوەکە کۆنتترۆلی ئەوە بکەین ماوەیەکی زۆر خەڵک بازاڕی نەکردووە شتی نەکڕیوە بە بەردەوام لە مارکێتەکان هەنێ شت ماونەتەوە چ کارێک چه ئاسانکاریێک یاخود چ ڕێکارێک گیراوتە بەر بۆ ئەو خواردنانە لیژنەکانی قایم مەقامیەت مەبەستمەوەی چی ڕێکارێک ئەگرنە بەر طبعا مەسلەی موادی ماوە بەسەرچوو خۆراک بە تایبەتی ئەمە گرنگجێکی تایبەتمان پێداوە ئەمە پێشی ئەو بارودۆخەش لە قایم مەقامیەت چەندین لیژنەمان هەیە کەوا بە دوواداچوون بۆ ئەو بابەتە دەکەن ئەو خۆراکەی لە کۆگاکان هەیە ئەو خۆراکەی لە مارکێتەکان هەیە لای ئێمە کۆگاکان گرنگترە لەبەر ئەوەی ئەگەر خۆراک ماوەی بەسەرچی احتیمالە لەوێ ماوەی بەسەر دەچیتن کە بۆی ساغ نەبوویتەوە یاخود ماوەتەوە یاخود بە شێوەیەکی عەمدیش خۆراکی ماوە بەسەرچوو کۆ دەکاتەوە یا هەنێکیان ماوەی بەسەر نەچووە بەڵام شێوازی هەڵگرتنەکەی خراپ هەڵگیراوە ئەو حاڵەتانە زۆر بە هاوینان ڕوو دەداتن لەبەرەوەی هەموو خۆراکێک پلەی گەرمی دیاریکراوە بۆی لە چ پلەیەکی دادەندرێ ئەگەر زستانش بۆ نمونە پەنیرێکەیە چەند جۆرە پەنیرێکەیە
نابی زۆر ساردیش بی نابی زۆر گەرمیش بی نابی لە شوێنێک بڵێ ئێمە بە دوواداچون بۆ ئەو شوێنانە بۆ هەموو دەکەین چەند شوێنێکی ژەمە پێشتریش سزا دراون دەستی بەسەر داگیراوە ژنەکانی قایمقامێتیش ئێستاش بە دوواداچون دەکەن خۆراکە نرخ ئیستیغلالکردن ڕاستە احتیمال لە هاوڵاتی باز لەوە دەکاتن کەەوە هەندێک نرخ گران بووە بەڵام ئێمە بە دوواداچونمان کردووە ئێمە دەزانین کە هۆی گرانبوونی نرخی هەندێک جۆرەشت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە نرخی کرێی هاتوچۆی خۆراک زۆر گران بووە پێشتر بار هەڵگرێک بە 1200 دلار داد ئێستا نزیکەی 3000 دلار زائیدەن ئەو ڕێ شوێنە تەندروستی و ئەمنیانە کە لە نێوان وڵاتان هەیە لە نێوان شارەکان هەیە جم و جۆڵی بازرگانی تۆزێک تاخیر کردووە سس کردووە بەڵام ئێمە زۆر ئەهمیەت دەدەینە ئەوەی کەەوە خۆراک لە کۆگاکان بە بەردەوامی هەبیتن لەگەڵ کۆمپانیەکان لە ژووری ئۆپراسیۆن ئێمە وەکو قایمقامێت چەند جار کۆبنەوەمان لەگەڵیان کردووە بە بەردەوامیش ئاگاداریان دەکەین و هانیان دەدەین کەوا ئەوەی دەکرێتن هەوڵ بدەن کەوا خۆراک بمینێتن لە کۆگاکان کەمی نەمێنێت ئێمە بەو پێی کە ئەمڕۆ تومیوانی ئێمەی پرسیارگەلێکی زۆرمان کردو بۆ ئێمانە زۆرترین پرسیارەکانە لێ بکەین باستی وت کرد کە لیژنەکانتان بەردەوامە گەڕن لەو شوێنانە ئێمە زانین چەند دوکانی خۆراک هەیە خود چەندین دوکانی خواردەمەنی هەیە کە ئەو کەرەسانی ڕۆژانە بەکاریان هێناوە دایان خستۆ لە بەروی قەدەغی هاتوچۆ بۆ کەسەکە نەیتوانیوە بچێتە ئەوێ یاخود دوکانی شیرینی هەیە دایان خستۆ نایە ئایا ئێوە لیژنەکانتان بەو شێوەیە زۆرە فریای هەمووی بکەوێت یاخود پێشەوەی ئاسایی یعنی قۆناغی دووەم دەست پێ بکە هەندێک لەو دوکانانە بکرێتەوە ئێوە چاودێریەکان چۆن بە چه مەکانیزمێک ئەو هەموو کارمەندە ئەنێرنە ئەو شوێنانە و بە یەک جارە توانن چاودێریا بکەن و بەسەریان کەنەوە تاوان ئێمە لە قایمقامیە نزیکەی 28 لیژنەمان هەیە کە کار دەکەن لەسەر هەموو سیکتەرەکان بەڵام گرنگترین لیژنە ئەوەیە کە بە دوواداچوون بۆ بازاڕەکان دەکەن لە ڕووی کوالێتی خۆراک لە ڕووی نرخەوە لە ڕووی پابندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی چاودێری بازرگانی ڤێتەرنەری بۆ ئەو شوێنانەی کە بەرهەمی شیرەمەنی دەفرۆشن یاخود گۆشتی مریشک و ئاژەڵ دەفرۆشن لەگەڵ لیژنەی قایمقامێت بەدەیان لیژنەی تریشەیە لە چاودێری بازرگانی لە ڤێتەرنەری لە تەندروستی ئەوانیش کاری خۆیان ئەنجام دەدەن ئەو لیژنانە بە پێی پیلان و خشتەی خۆیان دابەش بووینە بەڵام لیژنەکەی ئێمە قایمقامێت نوێنەری ئەو هەموو لایەنانەی تێدایە ئەوانەی باسم کرد نوێنەری چاودێری بازرگانی تەندروستی ڤێتەرنەری بەرگری شارستانی ئاسایش پۆلیس هەموو وەکو لیژنەیەک لەسەر ئاستی وەکو لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی شاری هەولێر کارەکانی خۆیان ئەنجام دەدەن طبعاً پلانی خۆی هەیە ئەو لیژنەیە مە دەردەچیتن بەڵام هاوڵاتیش کە پەیوەندی دەکاتن تێبینی لە شوێنێک دەکاتن ئاگادارمان دەکاتەوە کەوا فلانە شوێن ئەو کەم و کوڕیە هەیە یاخود دەچی لە فلانە شوێن چاوی بە کەلوپەلێک یا خۆراکێک دەکەوی کە ماوەی بەسەر چووە یاخود کە شیاو نییە بۆ فرۆشتن ئاگادارمان دەکاتەوە هەر کاتێکی ژێمەی ئاگادار کردیتەوە ئەگەر شەوبی ڕۆژی پشوبی ئەوە لە ژنەکە ئامادەیە چووە بۆ ئەو شوێنە ئیزراعاتی وەرگرتووە بۆیە ئەمە داوا دەکەین کە هاوڵاتی هاوکار بیتن هەموو شتێک بەبێ هاوکاری هاوڵاتی جێبەجێ ناکرێتەوە کارنە بەزێت ئێمە دەزانین کە ئەوەی کە لە دوای کۆرۆنا دروست بووە ناهێڵێت هەموو کارەکان وەکو پێش کۆرۆنا بچێ بەڕێوە و میکانیزمی ئەم لیژنانەی ئێوەش بە دڵنیاییەوە دەبێ حتمما گۆڕانکاری پێ بکرێت لە بەدواداچوون بۆ ئەوەی کە بزان لە شوێنێک خواردنی ماوە بەسەرچوو هەیە یان بە هەر شێوازێک کۆگاکان بەسەر بکەنەوە گۆڕانکاری لە میکانیزمی ئێوە ئەکرێت یان وەکو میکانیزمی پێشتر وەکو جاران چۆن بەسەرکردنەوەتانە کرد بۆ کۆگا و بۆ مارکێتەکان و بۆ شوێنەکان بە هەمان شێوە بێت وەکو پێشترە بەڵام ئێستا زیادی کردووە لەبەر ئەوەی بارودۆخەکە بارودۆخەکی ئاسایی نییە ئێمە لە هەموو بۆنەکانیش هەموو ساڵش ئەگەر ئەو بارودۆخەش نەبای ئێستا کاری لیژنەکانمان زیادی دەکرد دەرچوونەکان زیاتر دەبەوە ئەندامەکانمان زیاد دەکرد لەبەر ئەوەی نزیکین لە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز خۆتان دەزانن خواستی هاوڵاتیش لەو بۆنانەدا بە تایبەت مانجی ڕەمەزان زیاد دەکە لەسەر کڕینی کاڵا و شتومەکە و بە تایبەت خۆرە بۆیە لە هەموو کاتێک کە بۆنەیەک یاخود بارودۆخێکی نائاسایی دێتە ڕێوە ئێمە کارەکان زیاد دەکەین لەبەر ئەوەی خەڵک هەیە ئیستیغلال دەکاتن ئەمە لە پێشووتریش کە لە پێش هاتنی مانجی ڕەمەزان هەبوو خورمای کۆگا کردووە خورمای خراپ و لە کۆگاکان بۆ ئەوەی کە لە مانجی ڕەمەزان بیختە بازاڕەکە نرخی زیاد دەکە خواستی خەڵک زیاد دەکە لەسەر ئەوەی
بۆیە میکانیزمەکان هەمووی وەکو یەکە بەڵام زیاترکردن هەیە یاخود سەرترکردن هەیە ئێستاش لژنەکانی مە بە سەراحەت زۆر بەچڕی دەگەڕێن ئێمە لژنەی تریش پێکێنراوە بۆ بەدواداچوونی ئەو شوێنانە بۆ بەدواداچوونی کۆگاکان ئێمە بە بەردەوامی بەدواداچوون لۆ کۆگاکان دەکەین وەکو باسم کرد ئەو کۆگایانە شوێنی گرنگن لەبەر ئەوەی کۆگاکان دەبی شەرنی وەکو ئاماژەت پێکردکەوە ماوەی بەسەرچوو بیتن احتیمالە وەکو پێویست هەڵ نەگیراوە کۆگا نەکراوە ئەو بەدواداچوون لەلایەن تیمەکانی تەندروستی تیمەکانی ڤێتەرنەری بەدواداچوونی تەواو بۆ ئەم حاڵەتانە دەکرێت بەڵام ئێمە دەتوانین بڵێن بارودۆخەکە لە ژێر کۆنتترۆلمان باشە یەکشتی تر کاک نەبەست تۆ باسیواکەی کە ئەگەر ئەو کەسانی بەسەرچووە تر بەو شێوەیە کە لیژنەکانتان بەسەرێکنەوە ئەوە ڕێکەخەن بەڵام ئایا هەندێکیان بەهۆی ئەم زروفەوە ویان کردو کە بەهۆی ئەوەی کە ماوەی مانگیەکە نەچۆتەوە ناو کۆگاکەی یاخود نەیتوانیوە بڕوە زەرەرێکی زۆری لێکەوتووە ئایا ئێوە لە کۆبوونەوەکانتان باسیوەتان کردووە حکوومەت بتوانێت یاخود پێشنیازتان کردووە کە قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە چونکە زۆر لە خاوەنکارەکان باسیەوەکەن کە لە بەروی مانگێکە نەچوون بۆتەوەی کە زیانێکی زۆریان لێ بکەوە ئەو هەموو خواردنە بە سەرچوویان بمێنێتەوە لە کۆگاکان ئێوە چۆن ئەتوان بە میکانزمێک قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە تاوان ئێمە وەکو حکوومەت وەکو ژووری ئۆپراسیۆنی پارێزگا هەولێر زۆر نیگەرانین لە بارودۆخی ئێستا ئێمە باش دەزانین کە هاوڵاتیەکی زۆر کە بژێی ڕۆژانەی لەسەر ئیشکردنی ڕۆژانەی بووە ئێستا احتیمالە وەکو پێویست ناتوانانی لە ماڵەوەیە ئەیش بەهۆی پابندبوونی بە بڕیارەکانی حکوومەت لەلایەن پارێزگاوی هەولێرەوە بە هاوکاری چەند دەستگایەکی خێرخوازی لە سەرەتای قەیرا سەرهەڵدانی ئەو بارودۆخە ڕۆژانە یارمەتێکی زۆر باش دابەش دەکرێت بەسەر خێزانەکان دەستگای خێرخوازی بارزانی کە ئیشەکانی فراوانتریش بوو لە سنووری پارێزگای هەولێر پەڕێەوە بۆ پارێزگاکانی تریش لە هەڵەبجا لە سلێمانی لە دۆب کاری خۆی دەکات دەستگای ڕوانگە کە ئێستاوا کار دەکاتن چەند دەستگایەکی تری خێرخوازی هەروەها بە پێویستی دەزانین سوپاسێکی بێپایینی خەڵکی شاری هەولێر بکەین کە ئەوانەی دەوڵەمەندن کەوا هاوکاریەکی تەواوی ئەو خەڵکیان کرد ئەو خەڵکە هەژارە بەردەوامی شێستا و پرۆسەیە لیژنەیەک پێکێنراوە لە پارێزگا بە هاوکاری ئەو دەستگایانەی خێرخوازی کەوا هاوکاری دەگەینتە ماڵ نەبەست ئەمە جیا لە پرسیارەکەی دێمە سەر وەڵامی قەرەبوویەکاتەوە قەرەبووی حکوومەت هەموو قەرەبووەک دەبی بە بڕیار بیتن دەبی حکوومەت درێغی ناکات لە هاوکاری درێغی ناکە لە هاوکاریکردنی ئەو خەڵکە بەڵام هەموو هەوڵەکانیش ئەوەیەکەوە ئاسانکاری پێشکەش بکرێتن بۆ ئەو خەڵکەوە بەردەوام بن لە کار و کاسبەکان بەڵام ئەمە نابێ ئەوەش لە بیر بکەین تەندروستی و ژیانی هاوڵاتی زۆر زۆر گرنگترە ئەو زەرەرەی ئێستا پێی دەگا دەتوانرێ بە هەوڵ و هیمەتی هەموو لای قەرەبوو بکرێتەوە لە ئایندەی چی نزیکدا یاخود دووریش بیتن بەڵام ژیان تەندروستی ئەوە قەرەبوو ناکرێتەوە لە یەکەم کۆبوونەوەی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنەش بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی لەوەی کردکەوە ژیان و تەندروستی هاوڵاتی زۆر زۆر گرنگە لەبەر ئەوەی دڵنیابن ئەگەر ئەو پەتایە وەکو وڵاتان لە کوردستان بڵاو بیتەوە هیچ توانایەکمان نامینێتن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ژمارە ئەو بێتانەژ نییە کەوا نەخۆشی لێ بخێوێندرێ بۆیە ئەو ئیجراعاتە توندانەی کە کراوە لە بەرژەوەندی هاوڵاتیە بۆ ئەوەی بڵاو نەبیتەوە کە وەکو ئێستا کو لە ژێر کۆنتترۆلە کۆنتترۆڵ بمێنێتەوە زۆر باشە من ئەمەوێت ئەو دەرفەتە بقۆزمەوە تەنها باسی خواردن و کۆگاکان نەکەین وەکو قایم مەقامیەت کێشەیەکی تر هەیە تێبینی ئەوە ئەکرێت کە پارەی مۆلیدەکان لە هەندێک گەڕک جیاوازترە لە هەندێک گەڕکی تر بۆچی وایە؟ تەوان ئێمە ڕوونکردنەوەماندا لەسەر ئەو حاڵەتە پارەی مۆلیدەکان لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە دیاری دەکرێتن ئەو لیژنەی مۆلیداتە کە چەند ئەندازیارێکن هەروە ئەنجومەنی مۆلیدەکانیش کە خاوەن مۆلیدەکانن کۆنتترۆلی کاربا بەڕێوبەرایەتی دابشکردنی کارەبای هەولێر هەموو دوای مانگ کە مانگ تەواو دەبیتن هەر مۆلیدەیەک پێوەرێکی لەسەرە ئەو پێوەرە دەخیندرێتەوە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە لەگەڵ ئەو خشتەی کە لە کۆنتترۆلی کارەبا دێ بۆ ئەوەی بزانرێت چەند کاتژمێر مۆلیدا کارەبای داوە بە هاوڵاتیان مۆلیدا ئەهلیەکان بە بەراورد لەگەڵ کارەبای نیشتیمانی ئێمە لەگەڵ لەبەر ئەوەی کە مانجی سێ خەڵک لە ماڵەوە بوو داوایان کرد کە خشتەی کارەبا هاوڵاتێکی زۆر داوای کرد کە خشتەی کارەبا یاخود خشتەی
پێدانی کارەبا لەلایەن وەلدەهلەکان زیاد بکرێتن پێشتر لە کاژمێریەکی نیوەڕۆ پێ دەکرا ئەگەر کارەبای نیشتیمانی نەبە بەڵام ئێستا بە درێژایی مانجی ڕابردوش لە دەی بەیانیەوە تا باز دەکەم ئێستا لۆت باز دەکەم ئەوە نرخی گاز حساب دەکرێتن کاژمێرەکان حساب دەکرێت ئێمە لە هەولێر جیاوازیەکی زۆر هەبوو لە گەڕەکەکان لە هەموو کوردستانش مۆلیدە هەیە 150 سعات کارەبای بە هاوڵاتی داوە بەڵام مۆلیدە هەیە 290 سعاتی داوە بە پێی فیدەرەکان فیدەر هەیە ئۆڤەرلۆدا زەختی لەسرە پاڵە پەستۆیەکی زۆری لەسرە کارەبای نیشتیمانی کەمتر دەدرێتن بۆ ئەو گەڕەکانە مۆلیدەکان زیاتر پێدەکرێت بەڵام گەڕەکەیە هیچ کێشەیەکی نییە کارەبای نیشتیمانی بە ڕێژەیەکی زیاترە کە باز لەوەی دەکەم کە 150 کاتژمێر لە یەک مانگ تاکو 290 کاتژمێر ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە هەمووی وەکو یەک نەدرایە بەڵام نرخەکەی هەمووی وەکو یەکە بۆ هەر کاتژمێرێک بۆ 1 ئەمپێر 37 دینار لە هەولێر دانراوە لە هەموو کوردستانیش هەرزانترین نرخە دانراوە ئەو ئێمە زەختمان لە خاوەنی مۆلیدەکان واتە کێشەکە لای کارەبای نیشتیمانیە لە هەندێک گەڕە کارەبای نیشتیمانی بە تەواوەتی دەدرێت بۆی پێویستی بە بەکارهێنانی مۆلیدەکانیەوە ئەجنان نرخەکە وەکو یەکدانرا 37 دینار بۆ هەر 1 ئەمپێر بۆ یەک کاتژمێر دانرا لە هەولێر کە لە هەموو شوێنەکانیش هەرزانتر دانرا بەڵێ کاک نەبەس کەی کاری تەکسیەکان دەست پێ کاتەوە ئایا لە چ قۆناغێکە ئەوانیش خۆمانزانین کە زۆرێک لە هاوڵاتیان بژێوی ژیانیان لەسەر تەکسیەکە ئەوانیش ئێستا کارەکانیان وەستاوە کەی ئەوان دەستەکەنەوە بەکارکردن بەخۆی ئەو جیانەی کە مەترسیدارن بازارە قەرەباڵغەکانە مۆلەکانە ئەو شوێنانەی خەڵک لی کۆ دەبتەوە لەگەڵ وەسیلەکانی گواستنەوەی گشتی وەکو تەکسی لە وڵاتان تاکو پێشچەند ڕۆژی تریش پێشچەند ڕۆژیش قیتاریان ڕانەگرت ئەو وەسایلی هاتوچۆ پاسیان ڕانەگرت هاتوچۆکان بەردەوام بوو وەسیلەیەکی زۆر خێرایەکەوە ئەو ڤایرۆسە بگوازێتەوە لەبەر ئەوەی تەکسی احتیمالە ڕۆژانە 30 کەس 40 کەس بەکاری بێنی و سواری تەکسی بیتن بۆیە ئەوە مەترسیە تەکسیەکانیش تاکو ئێستا ئەمە دەزانی ژمارەیان زۆرە بۆوانیش نیگەرانین بژێوی ژیانیان لەسەر ئەوەیە بەڵام مەسلەی تەکسی یەک لە وەسیلە مەترسیدارەکانە بۆ گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنە بازارە قەرەباڵغەکانە وەکو باسیش کرد هەر دوێنێ خۆشتان باستان کرد بەڕێ سەرۆکی حکوومەت پەیوەندی پێمان کرد پەیوەندێکی تەلەفۆنی بە ژووری ئۆپراسیۆن کرد دەستخۆشی لە یەکەیەکی هێزە ئەمنیەکان کرد داوای کردکەوە بەردەوام بین لەسەر ڕێکارەکان بەڵام لەگەڵ پێشکەشکردنی ئاسانکاری بۆ هاوڵاتیان ئێمە بە بەردەوامی ئاسانکاری دەکەین بۆ هاوڵاتیان دوای ئەوەی کە بەیانی 16 مانگە کۆتایی بێدێ دڵنیایەوە ئاسانکاری تریش پێشکەشی هاوڵاتیان دەکەین بەڵام جارێ ماوە ژیان بە تەواوی ئاسایی بێتەوە چەند شوێنێک ماوە جارێ بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمە دەبی بە هەر نرخێک بی ئەو بارودۆخە تێپەڕێنین و بگەینەوە ئەنجامی ئێمە دەمانەوە هاوڵاتیانی خۆمان بپارێزین لە مردن. بەڵێ زۆر سپاس دەکەین نەبەز عەبدولحەمید قایم مەقامی ناوەندی هەولێر کە ئەمڕۆ لە ئەستۆدیۆ ڕۆژباش لەگەڵمان نبوویت و بۆ ڕوونکردنەوەکان و وەڵامدانەوەی پرسیارەکانی نەک ئێمە خەڵک. زۆر سپاس بۆ بەرزەتان زۆر سپاس بفەرموو. با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
بەڵێ لە دوی نیسان وەکالەی ڕۆیتەرز ئاژانسی ڕۆیتەرز بڵاوکراوێکی بڵاو کردەوە ئاماری تیابوو کە بەهۆی بڵاوکردنەوەی هەواڵێک لەبارەی کۆرۆنا عێراق کارەکانی ڕۆیتەرزی ڕاگرت هەر لەبەر خاتری ئەو هەواڵی کە بڵاوی کردەوە لیژنەی تایبەت بە ڕێخستنی کاروباری ڕاگەیاندن لە عێراق ڕایگەاندووە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز هەواڵێکی لەبارەی ژمارەی توشبوانی کۆرۆنا لە عێراق بڵاو کردوتەوە کە ژمارەکە زۆر زیاترە لەو ئامریکا حکوومەت خۆی بڵاوی کردوتەوە بۆیە دەڵێن بڕیارمانداوە کارکردنی ئاژانسی ڕۆیتەرز لە وڵاتەکەمان بۆ ماوەی 3 مانگ ڕابگرین و بە بڕی 25 میلیۆن دیناریش پێبژاردن بە وکالەی یاخود ئاژانسی ڕۆیتەرز بکەن. بەڵێ لەلایەن خۆشیانەوە بەرپرسانی ئاژانسی ڕۆیتەرز دەڵێن سوورین لەسەر ڕاستی و دروستی هەواڵەکەمان چونکە لە راپۆرتەکەدا سەرچاوی باوەڕپێکراوی تەندروستی و سیاسی وەرگیراوە ئاماژە بۆ شەکەن کە لە هەوڵدان کێشەکە چارەسەر بکەن و کارەکانیان لە عێراق بەردەوام بێت. دەچینە تورکیا با بزانین لە تورکیا حکوومەتی تورکیا بۆ دەمامک چ ڕێکارێکی داناوە ئەویش بەستنی دەمامک دەکاتە بڕیارێکی ناچاری کە حکوومەتی تورکیا بەستن و بەکارهێنانی دەمامک بۆ خۆپاراستن لە کۆرۆنا لە شوێنە گشتیەکان مۆڵەکان مارکێتەکان وای لێکات کە ببێتە بڕیارێکی ناچاری بەڵام لە بەرامبەریشە حکوومەت ئەو ڕێکاری گرتۆتە بەر دەمامەکیش بەبێ بەرامبەر بەسەر هاوڵاتیانە دابەشەکەت. بۆیە لە هەڵمەتێکدا لە 135 مامۆستا لە قوتابخانە پیشەیەکانی ئەو وڵاتە لە 3 ناوەند ڕۆژانە 15,000 دەمامک دروست بکەن و بەسەر خەڵکدا دابەشی بکەن. مامۆستایانی پیشەی دەڵێن لە چەند هەفتەی داهاتوو لە 5 ناوەندی دیکە دەست بە بەرهەمهێنانی دەمامک دەکرێت و پێشبینیەکەن لەمە دوا بتوانن ڕۆژانە 100,000 دەمامک دروست بکەن. بەڵێ ئەمەش لە کاتێکایە کە ئێستا لە تورکیا هەوڵی ئەوە ئەدرێت کە لە هەموو شارەکان قەدەغی هاتوچۆ ڕابگەیەندرێت و هەنگاوی ئەویان هەڵهێناوە لە زۆربەی شارەکان قەدەغی هاتوچۆ هەبوو ئێستا هەموو شارەکانی تورکیا ئەگرێتەوە بۆیە لەبەر پاراستنی گیانی هاوڵاتیانیان ئەم بڕیاریان کردو بە ناچاری و دەبێت خەڵک هەمووی دەمامک ببەستێت. بەڵێ لە 10 وڵاتی جیهان زۆرترین پشکنینی کۆرۆنا ئەنجام درراوە بەپێی داتا و ئاماری ناوەندە تەندروستیەکان لە 10 وڵاتی جیهان زۆرترین پشکنینی تایبەت بە کۆرۆنا بۆ هاوڵاتیان و گومان لێکراوان ئەنجام درراوە لە بەرامبەردا لە چین کە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە هێشتا هیچ ئامارێکی فەرمی تایبەت بە ژمارەی پشکنینەکان نییە. ئەمە لە کاتێکە کە پشکنین بە هاوەهانگی گرنگی کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا هەژمار ئەکرێت و ئەم پشکنینانە ئەوە دەردەخات کە چەندێک خەڵک توش بووە یان پشکنینێکی گشتگیری ئەکەن بۆ خەڵک لە شوێنەکان بە تاک و تەراژ بێت هەر ئەو پشکنانە بەردەوامێمە لەم ئین هاوسە دەبینین کە بەچێ ڕێکارێکە و کارە ئەنجام بدەن. پشکنینی کۆرۆنا بە یەکێک لە هەنگاوەکانی ڕێگری لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان هەژمار دەکرێت بۆ ئەوی دڵنیابن لە کۆنتڕۆڵکردنی ئەو ڤایرۆسە. با پێی داتەوامەرەکان ئەمریکا لە ژمارەی گیانەدەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە سەراستی جیهان لە پلەی یەکەمدایە. بە هەمان شێوە لە ژمارەی پشکنینەکانی تایبەت بە کۆرۆنا لە پلەی یەکەمدایە و تا ئێستا زیاتر لە 2,900,000 پشکنینی کۆرۆنای ئەنجامداوە و لەو ژمارەیەش دەرەنجامی زیاتر لە 9 ملیۆن پشکنین ئەرێنی بووە. دوای ئەمریکا وڵاتی ئەڵمانیا پلەی دومی وڵاتانی جیهانی گرتووە لە ڕووی زۆری ژمارەی پشکنینەکانی تایبەت بە کۆرۆنا. تەندروستی ئەڵمانیا زیاتر لە 1,318,000 پشکنینی کۆرۆنای ئەنجامداوە و دەرکەوتووە نزیکی 128,000 کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. لە ڕاپرسێکیشدا لە 166 ئەڵمانەکان حکوومەتی مێرکڵ لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بە سەرکەوتو دەزانن. یەکێکی دیکە لە وڵاتانی ژمارەیەکی زۆر پشکنینی کۆرۆنای ئەنجامداوە ڕووسیایە. رووسیا بە ئەنجامدانی 1,300,000 پشکنینی کۆرۆنا لە پلەی سێمی جیهاندایە و بە پێی ئامارەکانیش زیاتر لە 20,000 کەس لە رووسیا تووشی کۆرۆنا بووە. ئیتالیا کە لە پلەی دومی وڵاتانی جیهاندایە لە ڕووی زۆری ژمارەی گیانەدەستدان بە کۆرۆنا بەڵام لە پلەی چوارەمی وڵاتانی جیهانە لە ژمارەی پشکنینەکانی تایبەت بە کۆرۆنا کە تا ئێستا 1,46,000 پشکنی تایبەت بە کۆرۆنا لە وڵاتە ئەنجام دراون. هەرچەندە تا ئێستا 4,000 کەس لە ئیمارات تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بەڵام لە ئەنجامدانی زۆری ژمارەی پشکنینەکان لە پلەی پێنجەمی جیهاندایە و 648,195 پشکنی بۆ گومان لێکراوان کردووە.
ئیسپانیا کە لە زۆری ژمارەی توژبانی کۆرۆنا لە پلەی دومی وڵاتانی جیهانە و لە ژمارەی گیان لە دەستدان بە کۆرۆنا لە پلەی سێمی وڵاتانە لە ئەنجامدانی ژمارەی پشکینەکانی کۆرۆناش لە پلەی شەشەمی جیهانە و 600,000 پشکنی تایبەت بە کۆرۆنای ئەنجام داوە. لە کۆریای باشووریش 514,621 پشکنینی کۆرۆنا ئەنجام دراون و لە کەنەدا 422,200 پشکنین و تورکیا 410,000 و بەریتانیا 367,000 پشکنینی کۆرۆنایان ئەنجام داوە و لە پلەکانی حوتەم و هەشتەم و نوێم و دەیەمی جیهان دێن. لەگەڵ ئەوەی چین بووە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام تا ئێستا ئاماری تایبەتی بە ژمارەی پشکنەکانی کۆرۆنا بڵاو نەکردوێتەوە. بە پێی ئاماری وەزارەتی تەندروستی عێراقیش 37,791 پشکنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ گومان لێکراوان ئەنجام دراون. بەڵێ هاوشێوەی ئەو وڵاتانەش ڕۆژانە بە سەدان پشکنی نەکرێت لەلایەن تیمەکانی تەندروستیەوە بۆ هاوڵاتیان جا بە شێوەیەکی ئەشوایی بێت یاخود بە سیستم بێت بەڵام لە ماوەی 24 کاتژمێرەدا وەزارەتی تەندروستی بەردەوام ئامارەکانی ئەو پشکنینانە بڵاوەکاتەوە کە کراوە و بە هەمان شێوەش سۆڤان ئۆکتۆباسی کرد کە وەزیری تەندروستی ئاماژی بۆ کردووە ئەگەر بێت و دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە بچێت و بڕۆی نەخۆناغەکانی پێشکەوتنەوە بەرەو ئاسایی بوونەوە ئەو کاتە بە شێوەیەکی زۆر بربڵاوتر پشکنینەکان ئەنجامەدرێت لە هەرێمی کوردستان. بەڵێ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەندە کاریگەریەکی خراپی کردوتە سەر خێزانە هەژارەکان کە لە مسر یەکێک لە وڵاتانی کە کاریگەری زۆری هەبووە ئەم قەدەغی هاتوچۆ بەسەر هەژارانە بە تایبەتی بەڵام کۆمەڵەیەکی خێرخوازی بۆتە فریادڕەسی بەشێک لەو هەژارانە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری ڕاگەاندووە و ئەندامانی ئەو کۆمەڵە خێرخوازیە دەڵێن ئەوان خۆراک و پێداویستی ئەگەێننە هاوڵاتیانی هەژار بۆ ئەوی کە لە ماڵ بمێننەوە و تووشی کۆرۆنانە. ji bo xweparastin û rêgiril berbelabûna vîrusa korona li Misir hejmarek ji rexistinên mirovî û komeleyên xêrxwaziyê dest bi alîkariya malbatên hejar kirine û kelewpelên rojane li ser wan belav dikin. Komeleya bi navê Rîsalet Nur Elî Nur ya xêrxwaziyê li Qahîra selikên xwarinê amade dike û li ser malbatên gonîkarin debara jiyana xwe bikin belav dike. Rêveberê wê komeleyê dibêje belavbûna vîrusa korona bandoreke geleke xerab li ser jiyana xelkê çêkiriye bi taybet kesên godihêla hejariyê de dijîn û nikarin xwexwedî bikin. Ji ber li vû tevgera bazar û dezgeh û kompaniyan hatiye rawestandin. دورنا في مكافحة آثار الكورونا رولا ما جبوی روبروبونا کرونا سپاس جبوی خود دهیان هادا ما بشک کنترل کریه لی رولا جواقا سیویل او کو آلی کاریا ما بکو یا خلکین هجار بن روزانه کاسبیه دکن جبر او کس 14 روز دمالن خود رو نشتین و بیکار ببینن غير ثابت وغير منتظم انها تقعد في البيت. روزانه به دهان صندوق خارنش آلیه و کمانه و تینا آماده کرن و سر خلکین هجار تینا بلاف کرن هر صندوقه که تواهیا کرسته و پیدوین روزانه ین سرکل خود کرد. كرتونة حوالي 23 كيلو ونص وكان هر کارتونک نزی 23 کیلو نیوایه او بشه مزیده خستی جیده دا تیرا مالباته که 4 اندامی بکه جبو نیزی که دما 14 روزان هر واحد دما قدغه هات نوچونه داجی اما لیکاری خلکیت کن کد مالن خدا بمینو در نکونوش ویروسی جی پاراستی بن نحميهم من العدوى من كورونا. ده هشته و مهده حکومت مصری قدغه هاتنو چونه لسرانسری مصر اجبو 2 هفتین دن درش کر. اجبوی خو پاراستنه جبلاوبونا ویروسا کورونایه. بریویجی دبستان و زانکو و جهین شونواری و چایخانه و بازار و سالونن ورزشه اجبو مانا خلکت مالین خواده گرتبو و گشتن خوین آسمانی جی را گرتبو. الگوری وزارت تندرستی مصری حیانها 1939 کس توشی ویروسا کورونای بونه و جوان کسان تنه 149 کسی جان خوش دستایه. رودی حسن کوردستان 24. هەرچەندە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆرینەی وڵاتانی جیهانی گرتوتەوە بەڵام کۆریای باشوور سوورە لەسەرەوەی کە ئەمڕۆ هەڵبژاردننی گشتی بەڕێوە بچێت. حکوومەتی کۆریای باشوور ڕایگەیاندووە هەڵبژاردننی گشتی لە کاتی خۆی بەڕێوە دەچێت و پرۆسەکەش 2 ڕۆژ بەردەوامە بێت. و هاوکات ڕێکاری پێویستیش بۆ ڕێگری لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئەو هەڵبژاردنە ئەگرنە بەر حکوومەتی کۆریای باشوور ئاماژە بۆ دەکات
ئەوانەی بە زۆر کەرنتین کراون ڕێکاری پێویستیان بۆ دەگیرێتە بەر بۆەوەی کە لە مافی دەنگدان بێبەش نەبن دیارە بە شێوەیەکی ئەلکترۆنی دەنگادان و هەروەها بە هەمان شێوەش ئەوانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون دەتوانن دەنگ بدەن واتە بۆ هەمووانە کە دەنگ بدەن و هەموو ڕێکارەکان گیراوتە بەر بەڵام ئەوان بە سیستمێکی تایبەتی ئەلکتۆرۆنیە کە بە دەنگدانەکەیان بەردەوام دەبێت بۆ ماوەی ئەم دوو ڕۆژە و ئەوە بەڵێ ئەمانش ئەو دیمەنانن کە دەیبینین بۆ ڕێکارەکانن. دوای توندکردنی ڕێکارەکانی قەدەغەکردنی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان ڕۆژانە لە ڕێگەی پاسکیلەوە هاتوچۆ دەکەن وەکو کللتورێکی لێ هاتووە خەڵک بەکارێنێت ئەوەش هەم وەک وەرزشێکە هەم چونە دەرەوەی هاوڵاتیان و گۆڕینی کەش و هەوایە کە لە ماڵەوە و نەماونەتەوە بەو شێوازە دەچنە دەرەوە. بەڵێ بۆیە هونەرمەندێکی شاری سلێمانی کار لەسەرەوەکات هاتوچۆکردن بە پاسکیل بکاتە کللتور واتە دوای تەوابوونی ئەم دۆخەش بتوانین تۆزێک دوورکەوینەوە لەو دوو کەڵی یاخود ئەو جنجاڵی شەقامەکان کە بەهۆی ئۆتۆمبیلەوە دروست دەبێت و لەبری ئەوە پاسکیل بەکاربێنین هەم بۆ تەندروستیمان و هەم بۆ پاکراگرتنی ژینگە بابزانین ئەو هونەرمەندە ڕۆژانە چی دەکات. دیارە بە شێوەیەکی گشتی لە ناو کللتوری ئێمە شتەکان هەمووی دابەش بوون بەسەر دوو جۆرە بۆ نمونە ڕەنگەکان ڕەنگی شین بۆ کوڕان ڕەنگی پەمەیی بۆ کچان ڕەش سپی سیاست بۆ سیاسەتوان هونەر بۆ هونەرمەند ینی هەموو بابەتەکانی تر دابەش بوون بەسەر دوو جۆر بیرکردنەوەیە لەناو ئەمانەشا تەنانەت خودی یاریەکانیش ئەگەر من پاسکیل بە نمونە بگرم پاسکیل لەناو کۆمەلگایەمە زیاتر بۆ مناڵانە وەک لەوەی کە گەورەکان بەکاری بێن هەچەنە گەر بگەڕینەوە بۆ قۆناغێکی مێژووی لە کوردستانە زۆر بەکار هاتووە بە تایبەتی لە کەرکووک و ناوچەکانی تر بەڵام بە شێوەیەکی گشتی لە ناو کللتوری ئەمە پاسکیل وەکو بۆ مناڵانە لە ناو مناڵانیش تایبەتە بە کچان بەڵام بە بڕوای من ئەم جیاوازیە کە کولتور دروستیەکە یا دابوونەری دروستیەکە پێویستە تێکی بشکێنین بە تایبەتی لە ڕووی چەمکی پاسکیل سواری. بە ئومێدم کللتوری پاسکیل سواری بە دیدێکی ترەوە سێریکەین و جیاوازی جەندەری لە بڵین جیاوازی جێندەری لە پاسکیلان نەبێ بەڵکو بۆ کوڕان و کچان پێکەوە هەر لە تەمەنێکی مناڵیەوە بۆ تەمەنی گەورە بتوان لە شاری سلێمانیا وەکو شارێکی هەمیشە پێشەنگ لە بواری کللتوریە ببێت بە کللتورێکی نوێ لە سلێمانیا لە دوای کەرنتینەوە ژمارێکی زۆر پاسکیل سوار بە شەقامەکانەوە ببینین و دوجاریش حکومت بیر لەوە بکاتەوە کە ڕێگایەکی تایبەت بە پاسکی سواران دابنێت چکە ئەوەش بەڕاستی گرفتێکی دیکەیە بۆ ئایندەی دروستبوونی کللتوری پاسکیل سواری. دیارە ئەمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگاییش ئەوەیە کە لە مەسایل جگە لە مەسایلە کللتوریەکە بوونی کولتوری پاسکیل لە سلێمانیا تەسەورەکەم بژانەوەیەکی زۆر باش پێ بێ. یەکێکی تر لەو گرفتانەی بە تایبەتی لە شاری سلێمانیا بەهۆی سەختی جوگرافیای سلێمانیەوە زۆر کەس لە تاقیکردنەوەی ئەزمموی پاسکیل سواری زۆر بەقەلەقی ئایانێ و پاسکردکەن چکە زۆر جارم پرسیارم ئاڕاستاکری ئایا توانی لە هەورازەکانە لێ بخۆڕیم بە بڕای من لەبەروی کە تەکنەلۆژیای پاسکیل ئێستا زۆر پێشکەوتووە و جۆری پاسکی زۆر جۆرە ئەو جۆری کە من بەکارێنم ئەلکتریک بایکە ینی پاسکیلی کارەبایی بەڵام هەر بە هاوەرزشەکەی هەیە تۆ هەموو کاتێک ئەتوانی لەو کاتانی بە تایبەتی لە هەورازەکانە ئەتوانی بڵین کارەباکە داگرسین لە ڕووی ساریشەوە بەپی جۆری پاسکیلەکانە لەوانەیە نرخەکەی جیاواز بێ بەڵام بە شێوەیەکی گشتی جۆری پاسکیل ئەگەر ئیبایکیش نەبێ زۆر بە ئاسانی لە دوایی چەند جارێک بەکارێنان تۆ ڕای لەگەڵ پاسکیلەکە و ماسوولەکانە بەهێز دەبێت بۆ لێخڕینی پاسکیل لە هەموو ئاستەنگە
جوگرافیانی کێتە بەردەمن بە ئومێدم هەمومان پاسکی سواری تاقی بکەینەوە. بە بینینی ئەم فریوچەرە ئەم کاری کە هاوکارانمان لە سلێمانی کردو بوویان کۆتایی بە پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆی کوردستان 24 هیواداری کە جێی ڕەزامەندیتان بکرێت. بە هیوای تەندروستێکی باش بۆ توانە ئەو هونەرمەندە و بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان. خاتم.